ڕۆژ باش سۆڵان ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە دەستپێکی سەرەتای ڕۆژی هەفتەدا بە کۆمەڵە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش هاتینەوە میوانی ماڵەکانتان هاتینەوە لای ئێوەی خۆشەویست و کوردستانیانی خۆشەویست بۆ هیواین ئەم کاتژمێرە کاتێکی زۆر بە سوودتان هەبێت لەگەڵمانە بۆ هیواین ئەگەر تەندروستیت باشە سپاسگوزاربی ئەگەر تەندروستیت باش نییە ئومێدت هەبێت بێگومان هەموو شتێک باشە بێ و هەموو دۆخەکان تێدەپەڕێت کۆرۆنا تێئەپەڕێت و دۆخەکان هەمووی باشە بێتەوە بۆیە مانەوەمان لە ماڵەکانمان گرنگترین شتە جێبەجێکردنی هەموو ڕێنمایەکان گرنگترین شتە بۆ خۆمان و بۆ هەموو کوردستانیش دووجە. ڕۆژتان باش بینەرانی کوردستان 24 هیوادارم لە هەر شوێنەکەن دڵتان خۆش و لەشتان ساغ بێت. هەروەک هاژە باسی لەوە کرد ئێمە ئەمڕۆ بە کۆمەڵی پڕگە و بابەتەوە لەگەڵتانە بین سەرەتای هەفتەی و هیوادارین کە سەرەتای هەفتەتان سەرەتایەکی پڕبزە و پڕ لە تەندروستی و پڕ لەش ساغی بێت و ئەوە لە یاد نەکەین کە ئەمە بۆ دووەمین هەفتە دەچێت کە لە ماڵەکانمانی و هەمومان پێکەوە دەست لە ناو دەستی یەکتری بۆ پاراستنی گیانی خۆمان و نیشتیمانیانمان دەبێ دان بە خۆمانە بگرین و تەحاملی ئەو وەزع بکەین کە ئێستا لە ماڵەوەین و کەرەنتینەین و کاتەکانمان بە باشترین شێوە بەڕێوە ببین و کۆمەڵێ هەواڵی گەرم و کۆمەڵێ بابەت هەن کە باسی لێوەکەین ئەمڕۆ یەکێک لەو بابەتانی کە باسی لێوە ئەەکەین توشببوونی سەرۆک وەزیرانی بەریتانیایە بۆریس جۆنسۆن و هەروەها وەزیرێکیش هەر لە بەریتانیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون کە زیاتر لە 20% ئێرانیش بە هەمان شێوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونا کە ڤایرۆسی کۆرۆنا ئێستا وای لێ هاتووە کە لەناو خەڵکان زۆر مەترسێکی وای دروست کردووە هەموو وڵاتان کەوتونەتە خۆیان کەستان بای بن بۆی کە ئامادە بن ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بنەوە هیوادار ئینشاءڵڵا ڤایرۆسی کۆرۆنا دوور بێت لە هەموو کوردستانیان و ئەوەش لە یاد نەکەین کە چەندێک ئێمە حاڵەتی توشبوونمان هەبێت ئەوەنش حاڵەتی چاکبوونەوەمان بێگومان سۆڤان ئەو وڵاتانەی کە لە سەرەتاوە ڕێکاری زۆر توندیان گرتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی کەمترین حاڵەتی تۆمارکراوە ئەوە تا بە خۆشحاڵیەوە هەرچەندە حاڵەت هەیە لە هەرێمی کوردستان بەڵام بەراورد بە ئەو وڵاتانەی کە سیستمێکی تەندروستی زۆر پرۆفشناڵیان هەیە زۆر کەمترە لە چاو ئەوانەکە لە کاتێکا لە بەریتانیا تا چەند ڕۆژی ڕابردوو هێشتا کەرەنتین نەبوو هێشتا قەدەغی هاتوو چۆ نەبوو نمونەیەکی گەورەی دیار کە ئیتالیا ئێستا ینی دووەم وڵاتی جیهانە کە سیستمێکی زۆر باشی تەندروستی هەبوو بەڵامەوە تا بووە بە یەکەم وڵاتی جیهان کە زۆرترین توشبووی یەکەم وڵاتی ئەوروپای کە زۆرترین توشبووی ڤایرۆسەکەی هەیە و پێم وابێت تا ئێستا نەیتوانی و کۆنتترۆڵێکی باشی بۆ بکات ئەمە وای کردووە کە ئێمە سوپاسگوزار بین کە لە هەرێمی کوردستان بەردەوام ڕێکارەکان گیراونەتە بەر و هاوڵاتیانیش بەڕاستی لە ئاست خوانەوە جێبەجێکردنی ڕێنمایەکان بۆتە پیشەی ڕۆژانیان و مانەوەیان لە ماڵەوە زۆر باش بڕێوە زۆر تەواوە هاژە ئەمە لە یاد نەکەین کە ئێمە ئێستا یەکەم جار ئەترسان کە ڤایرۆسی کۆرۆنا بێتە هەرێمی کوردستانەوە ڕێگریەوەمانە کرد کەنێت کە ئێستاش هاتووە ئەبێ ئەو بڵاوبوونەوەی کە بڵاو بۆتە خاوی بکەینەوە نابێت مەودای بەوە بدەین کە بڵاوبوونەوەکە زیاتر ببێت ئەمەش بەو ڕێکارە دێتە پێشەوە کە کۆنتترۆلی بکەین و لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە چونکە بەڕاستی ئەو وڵاتانێک ئێستا هاژە باسی لێ کرد بەریتانیا یاخۆد ئیتالیایە ئەم وڵاتانە بە شێوەیە گوای لێ هاتووە کە ئێستا هەر کەسێ تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبێت ئەگەر تا دۆخەکەی زۆر دژوار نەبێت نایخەنە نەخۆشخانەکانەوە نەخۆشخانەکان جێگەی نەماوە ئێمە شکر بۆ خاوانی کە تەنانەت تۆزێکیش هەست بە نیشانەکانی دەکرێت یەکسەر ڕوەکاتە نەخۆشخانەکانەوە جێگە هەیە لە نەخۆشخانەکان بەڵام باوانەکەین کە خوا نەخواستە جێگە نەمێنێ لە نەخۆشخانەکان و بۆ حەجمە زۆرە ڤایرۆسەکە بڵاو ببێتەوە و سواز بۆخوا ئەوەش لە یاد نەکەین ئەوەش لە یاد نەکەین کە لە لای ئێمە ئەو ئامێرانی کە بۆ پشکنین هەن لە هەرێمی کوردستان هەمووی دەستەبەرە و هاوڵاتیان بە ئاسانی ئەتوانن پشکنین بۆ ڤایرۆسی کۆرۆنا بکەن سۆڤان لە کورتێک هەواڵەکاندا باسی گرنگترین و پڕباەخترین هەواڵەکانیشمان بکە دوازدە کەس توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر ڕایگەاند دوای وەرگرتنی چارەسەری تەواو و تەواوکردنی ماوەی زانستی سێ توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا چاک بوونەوە
ئاماژەی بەوەش کرد یەکێک لە تووشبووەکان باری تەندروستی ناجێگیربووە بەڵام دوای چەند جارێک پشکنین باری تەندروستی ئاسایی بۆ و چارەسەر کراوە. هاوکات سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕاگەاند دوای وەرگرتنی چارەسەر و نۆ تووشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا چاکبوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراوە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی ژمارەی چاکبوونەوەی تووشبووانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 51 کەس. یەکەم حاڵەتی تووشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە تۆمارکرا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاند لە بەردەوامی پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراوان لە 24 کاتژمێردا دوو حاڵەتی تووشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمارکراون. ڕاشیگەاند یەکێک لە تووشبووەکان پیاوێکی تەمەن 34 ساڵە لە هەولێر و تووشبووەکەی دیکەش پیاوێکی تەمەن 37 ساڵە لە هەڵەبجە. بەپێی ئامارەکانیش زیاتر لە 100 تووشبوو بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمارکراون. و زیاتر لە 70 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 4 کەسیش گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا دوای پشکنینی تایبەت بە کۆرۆنا 76 حاڵەتی تووشبوون با و ڤایرۆسا تۆمارکراوە. ڕاشیگەیاند 4 لە تووشبووانی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. ئاماژەی بەوەش کرد لە 24 کاتژمێردا تەنیا لە بەسڕا 36 کەس تووشی کۆرۆنا بوون و وەزارەتی تەندروستی عێراق ئاشکراشی کرد تا ئێستا زیاتر لە 460 حاڵەتی تووشبوون بە کۆرۆنا تۆمارکراون و 40 کەسیش بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەیاند 144 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستا. کیانوش جیهانپور وتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند لە 24 کاتژمێردا 2926 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون و 144 تووشبوو بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. وتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ئاماژەی بەوەش کرد تا ئێستا 32332 کەس لە ئێران تووشی کۆرۆنا بوون و 2378 کەسی دیکەش بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. دوای 9 ساڵ شازادەی جێنشینی ئەبوزەبی پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بەشار ئەسەد ئەنجامدا. محەممەد بن زاید ئال نیهان شازادەی جێنشینی ئەبوزەبی دوای 9 ساڵ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بەشار ئەسەد سەرۆکی سووریا ئەنجامدا و لە پەیوەندیەکەدا دۆخی ناوچەکە و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاوتێت. جێنشینی ئەبوزەبی جەختی لە پشتیوانی ئیمارات بۆ گەلی سووریا کردەوە و ڕایگەاند بە هەموو توانایەک پشتیوانی سووریەکان دەکەن. داواشی کرد هەماهەنگی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بکرێت. لە بەرامبەردا بەشار ئەسەد سوپاسی هەڵوێستی ئیماراتی کرد و ئامادەی وڵاتەکەی بۆ هەماهەنگی دەکات. و سەرۆکوەزیران و وەزیری تەندروستی بەریتانیا تووشی کۆرۆنا بوون. بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا لە پەیامێکی ڤیدیۆییدا لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر بڵاوی کردەوە. دوای ئەنجامدانی پشکنینی تایبەت بە کۆرۆنا دەرکەوتووە هەڵگری ئەو ڤایرۆسەیە و نیشانەکانی تێدا دەرکەوت. سەرۆکوەزیرانی بەریتانیا ئاماژەی بەوەش کرد ئێستا خۆی کەرەنتین کردووە بەڵام لە کارەکانی بەردەوام دەبێت و کۆبوونەوەکانی حکوومەت لە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانسەوە بەڕێوە دەچێت. هاوکات وەزیری تەندروستی بەریتانیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و ڕایگەاندووە ئاماژەی بەوەش کردووە دوای دەرکەوتنی نیشانەکانی تووشبوون بە کۆرۆنا لە ماڵەوە خۆی کەرەنتین کرد. زیاتر لە 18,000 کەسی دیکە لە ئەمریکا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی ئەمریکا ڕایگەاند لە 24 کاتژمێردا دوای ئەنجامدانی پشکنینی تایبەت بە کۆرۆنا زیاتر لە 18,000 حاڵەتی دیکەی تووشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکراون و 354 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. وەزارەتی تەندروستی ئەمریکا ئاماژەی بەوەش کرد ژمارەی تووشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا 100,000 کەسی تێپەڕاندووە و تا ئێستا 1400 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستاوە و 1800 تووشبووی کۆرۆناش چاکبوونەوە. لەلایەن خۆشیەوە دۆناڵد ترامپ پرۆژەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای واژۆ کرد. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامی خۆش باش. وەزارەتی تەندروستی بانگاوازێک ئاراستی ئەو کەسانە کات کە لە ئەوروپا گەڕاونەتەوە هەرێمی کورد لە ئەوروپا گەڕاونەتەوە بۆ ناو هەرێمی کوردستان
کە وەزارەتی تەندروستی حکوومەت یاریمی کوردستان داوای لەو هاوڵاتیانە کردووە کە لە 1 تا 4 لە ئەوروپا گەڕاونەتەوە لە پێناو بەرژەوەندی خۆیان و هەم خانەوادەکانیشیان تکان لێکات بە پەلە پەیوەندی بە هێڵی گەرمی 122 بکەن یان سەردانی سنتەرەکانی تایبەت بە کۆڕۆنا لەو شارەدەیانە بکەن کە لە نزیکیانە بۆ ئەوەی پشکنینی تاقیگەی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ بکرێت. وەزارەتی تەندروستی ئاماژەیەشی بەوە کردووە هەر هاوڵاتیەک لەو ماوەیەدا گەڕاوەتەوە دەبێت پاسپۆرتەکەی لەگەڵ خۆیان ببات هاژە و دڵنیایش دەدەن کە تەنیا نمونەی پشکنین تایبەت بە کۆرۆنایان بۆ بەرژەوەندی خۆیان لێوەرئەگیرێت دەبێت چنەوە پشکنینە ئەنجام بدەن. هەر لە مێژووی کوردستانەوە کە باس لە مێژووی کوردستانەکرێ ئەو کەسە ناودارانە کرێت کە لە کوردستاندا جێگە دەستیان دیارە و بوونەتە کەسایەتێکی دیار و تا ئێستا لە هزری زۆر بەمان ناماوەتەوە ئەو کەسانە بوون کە خێرخواز بوون یاخود کەسانی زۆر شۆڕشکێڕ بوون. یەکێک لە ئەو بابەتانی کە زۆر گرنگە خێرخوازیە لە ناو میلەتی کووردە لە سەرەتاوە هەتا ئێستاشکە دەرکەوتووە لەگەڵ ینی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا سۆڤان یەکسەر چەندین کەس لەم قۆناغەدا چەند گرنگ بوو ینی چەندین کەس هەستان بە پرسیارانە ئەرکیان گرتە ئەستۆ بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ خزمەتی هەژاران هەموو ئەو سەروەتانی هەیەە ڕۆڵێکی گرنگیان هەبوو ئەو سەروەتی کە هەیەە بەشیکەن هێزی بەخشندەی بڵاوکەنەوە لە ناو کۆمەڵگەدا. بەڵێ چونکە ئێمەی کورد هەر لە مێژووەوە وەک تۆ باست کرد تاوەکو ئێستاش ئەو ڕوحیەتەمانتیایە ئەو هەست بە پرسیارەتیەمانتایە خێرخوازیەمانتایە کە هەر کەس و لە ئاستی خۆی هەمیشە هەست بە بەرپرسیارەتێکە کات و جۆرە هەستێکی ئەو خێرخوازیە کە باسی لێوە ئاکات هاژە شتێکە نامۆ نییە لە ناو کووردا چونکە ئەگەر کەمێکیشی هەبوو بێت هەر لەگەڵ خەڵکە بەشی کردووە ئێستاش خێرخوازان هەر بە هەمان شێوە ڕۆڵێکی زۆریان هەیە بەرامبەر بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە تا ڕۆژانە چاومان لێتی ئاگامان لێتی هەواڵەکانە و میدیاکانە باسی لێوەکەن کە چەنەها کەس بە شێوازێکی خێرخوازی هەڵدەسن بۆ ئەنجامدانی ئەو کارە و کەریمی عەلەکەش کە یەکێکە لەوانەی کە بە فریادڕەسی هەژاران دادەنرێت کاتێک ئاوەڕ لە مێژووی کوردستان دەدەینەوە پێکەوە ژیان و لێبوردەیی و بەخشندەیی بەشێکە لە سروشتی شارەکان و خاوەنی چەندین کەسایەتی ناودار و بە ئەمەک بوونە یەکێک لەوانە کەریمی عەلەکە بووە کە پیاوێکی پڕ لە بەخشندەیی و هاوڕێتی و دۆستی هەژاران بووە و کەسایەتێکی زۆر خۆشەویست و نیشتیمان پەروەر بووە. نمونێکی زۆر جوان بووە لە دەسەڵاتی بەڕێوەبردن بۆ شاری سلێمانی بە تایبەت لە بەرەوەی لەو شارەدا ژیاوە کە خەمی هاوڵاتیانی هەمیشە لە باوەش گرتووە ناوی تەواوی عەبدولکەریم ئەلیاس پۆڵس ئەبراهیمە لە ساڵی 1976 لە شاری سلێمانی لەدایک بووە پیاوێکی مەسیحیش بووە لەگەڵەوە سۆڤان کە بە ڕەچەڵک خەڵکی گوندی هەرمۆتەی کوێ بووە و کاری بازرگانی نێوان سلێمانی و بەغا و سنە و شام و لە نێوان ئەم شارانەیە کردووە و دواتر لە ماوەیەکی زۆر کورتە توانێتی جی خۆی بکاتەوە لە ناو خەڵک و بازرگانەکانیشە چەندین زمانی زانیۆ فارسی تورکی عەرەبی زۆر باش زمانی زانی و زمانزانێکی باشیش بووە کە لە سەردەمی شێخ مەحموودی نەمردا کراوەتە وەزیری دارایی ئەو کاتە ئەنی ئەوەندە جێگەی متمانە بووە لای شێخی نەمر بۆیە لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمیشدا کاتێک ناوچەکە و شاری سلێمانیش ڕوبەڕووی گرانی و برسێتیە بێتەوە کەریمی عەلەکە ئەبێتە فریادڕەسی هەژاران و بەهۆیەوە ئەبێتە سنبولێکی ناسراوی ڕۆژگارە سەختەکان و هۆکار و هاوکارێکی باش ئەبێت و یارمەتی چەندین خێزان و هەژاری داوە و دەستی خێرخوازی کێشاوە بەسەر ئەو کەسانەدا و بۆتە نمونێکی جوانی بەخشندەی لە دۆخە دژوارەکاندا. و ئەم پیاوە خێرخوازە لە ڕۆژی 25 کانونی دووەمی 1984 لە شاری بەغدا ماڵاوایی لە ئەم دنیا ڕۆشنە کردووە و لە گۆڕستانی کاسۆلیکی بە خاک سپێردراوە. خێرخوازی کاری خێرخوازی جگەلەوەی کە ڕۆحی ئەو کەسە ئاسوودە ئەکات و ناخی ئەو کەسە ئاسوودە ئەکات جگەلەوە لە دوای خۆشیەوە یادەوەری زۆر باش بەجێ هێڵێت لە دوای خۆشیەوە ناوێکی زۆر باش بەجێ هێڵێت کە خەڵک چاوی لێ بکەن پێم وابێت لە سلێمانیش چەند شوێنێک هەیە بەناوی کەریمی عەلەکە ئێستاە ڕێکخراوی کەریمی عەلەکە هەیە کە بۆ خێرخوازیە کە حالیان ئیشیان هەیە و چەندین ینی هاوکاریان گەیاندۆتە
ئەو کەسانەی کە لەم بارودۆخی ئێستا پێویستیان بە هاوکاریە پێویستیان بە بژێوی ژیانی ڕۆژانەیان هەیە بۆیە ئەو دەستگایش کە کراوەتەوە هەر بە ناوی کەریمی عەلەکەی و ئەو وای کردو ئەو کەساتی ڕنگدانەوەی بۆ چەندینەوە و چەندین قۆناغ ڕنگ بداتەوە و کاریان لەسەر بکات و دەستی خێرخوازی ببێتە کللتورێکی هەمیشەی لە ناو گەلی کووردا. مادەم باسی کەریمی عەلەکەمان کرد و گەڕاینەوە بۆ ڕابردوو دوا جوانەکە ئەمڕۆ باسی ئەوە بکەین کە لە هەمان لە ڕۆژێکی وەکو ئەمڕایان چرخ بچینە ناو چرخی مێژووەوە بزانین لە 28 سێ چی ڕوویداوە لە مێژوودا تا لە 28 سێ 1993 لیژنەی بەرگری لە مافی کوردستان لە نەمسا دامەزرا. لە ڕۆژی 28 سێ 1998 کۆڕێکی زانا و پسپۆڕان لەبارەی کێشەکانی کورد لە لەندەن بەڕێوەچوو و لە ڕۆژی 28 سێ 1984 هەڵبژاردەی عێراق بۆ پاڵەوانی کەنداو. لە ڕۆژی 28 سێ 1930 ناوی قوستەنتنیە بۆ ئیستەمبوڵ و ئەنگۆڕای نووری بۆ ئەنقەرە گۆڕدران. و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ساڵی 1962 کودەتای سەربازی لە سووریا کرا. لە 28 سێ 2003 فڕۆکەیەکی تورکیا بەرەو یۆنان ڕفێنرا. و لە 28 سێ 2014 یەنس ستۆلتەنبێرگ سەرۆکوەزیرانی پێشوەی نەرویج بۆ ئەمینداری گشتی ناتۆ. ڕۆژی 28 سێ ساڵی 1969 دوایر ئێزنهاوەر 34 هەمین سکرتێری گشتی نەتەوەیە گرتووەکان کۆچی دوایی کرد. و هەرچەندە کۆرۆنا ناهێڵێت یاد و ڕۆژەکان بکەینەوە بەڵام یاد و ڕۆژەکان لە هزرمان ئەمێنێتەوە جێخۆشێتی بڵێن کە ئێستا ئەمڕۆ لە چیکۆسلۆڤاکیا ڕۆژی مامۆستایانە چەند ڕۆژێکیش لەمە بەرهە لە ناو مانگی سێ ڕۆژی دایکی سێ هاوکاتە لەگەڵ ڕۆژی گیانی دایکیشە بەڵێ ئەوە بووکە بۆریس جۆنسۆن داوای لە هاوڵاتیان کردی دایک زۆر ئەزیزە بەڵام ئەبێ پۆستین و یادی ئەو ڕۆژە نەکەینەوە تەنها بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ دایکانتان بن بۆیە ئەبێ ئەو باردۆخە لەبەر چاوکردین هەر ڕۆژێکی جیهانی کە لەم ماوەیە دێتە پێش چاومانیان تەنانەت نەک ڕۆژی جیهانی ڕۆژی لە دایکبوونەکانیشمان ئەوانەی یادی لە دایکبوونیانە هەڵی ئەوە بدەین کە گردبوونەوە لە شوێنەکان ئەنجام نەدەین با ئەم ساڵقەی چەکە یادی نەکەینەوە ساڵێکی تر بە جوانتر و بە شێوازێکی تر یادی بکەینەوە ئەوە لە یاد نەکەین کە مانەوەمان لە ماڵەکان و مۆڵ نەبوونمان لە یەک شوێنەکە تەنیا چارەسەرەکە ئێمە بپارێزێت لە ڤایرۆسی کۆرۆنا و زووتر نەجاتمان بێڵێ. بۆ هیواین ئێستش بابەیەکەوە ڕەوشی کەژوهەوای شارەکانی کوردستان ببینین. بەڵێ هاژە دوێنێ بوو باسی پێرێ بوو باسی کەشوهەوامان کردوان شەپۆلێکی بارانبارین دێتە هەرێمی کوردستانەوە و پێشبینیەکان ڕاست دەرچوو ئەوە تا ئێستا بارانێکی بەخۆڕ ئەبارێت و بۆ ماوەی 2 ڕۆژیش بەردەوامە بێت دوێنێک زۆر کەم بارانباری لە هەنێ لە ناوچەکان زۆر بوو بە تایبەت ناوچە شاخەوەکان بەڵام لە ناو شارە کەمترە باری سۆڤان خۆرەتاوەکە ناهاتە ژوورۆک هەور و بەڵێ کەم بوو بەڵێ هەرچەند کە ئێستا بارانێکی زۆرە تەنانەت من ئێستا لە ناو ستۆدیۆی زۆر گوێم لێتی تر نازانم ئەبێ دەرەوە چەند باران پێ دەهی بارانیش دایمە خۆشە و ئێرەش چووکە شوشەیە زۆر هەموو دەنگەکان بە زووی بەرگوێ ئێمە ئەکەوێت بۆیە ئێمە زۆر هەستی پێکەین زیاتر بەهۆی شێوازی ستۆدیۆ پێگومان ستۆدیۆی ڕۆژ باش زۆر ڕوون و زۆر ژیانە پڕە لە ژیان و شتی لێ دیارە و هەڵی ئەوە دراوە کە ناتوراڵ بێتان لە پشتەوە باخ و بابزای کاڵین کەشوهەوا بارانە کاڵین بارانە ئاوا یەکسەر ڕاستە خۆپشان نابێ بڵێن بارانە سۆڤان جگە لەوەش کە کەشوهەوا بەو شێوەیە جگە لەوە کە ئێستا کەرەنتین هەیە خەڵک زۆربەی لە ماڵۆ کەمترین هاتوچۆ و دووکەڵی سیارە و دووکەڵی کارگەکان هەیە زۆرێک لە هاوڵاتیان تێبینی ئەویان کردووە کە ئاسمان چنێک پاک بۆتەوە بۆیە ئێستا با بەیەکەوە کەشوها ئامادەیە بیبینین و دواتر قسەی زیاتری لەسەرەکەین.
بەڵێوەکو بینیمان زۆربەی شارەکانی کوردستان بارانە و جگە لە هەنێک شاری باکوور نەبێکە هەورە بارانی لەگەڵانیە بەڵام لەگەڵەوەیە زۆربەی کاتکە باران نەبێنی ئاسمان ساماڵ بێ دیقەتی ئاسمان بن دیقەت لە بالکۆنەکانتانەوە بێ لە سەربانەوە بێ لە حەوشە ماڵەکانتانەوە بێ ئەو جیاوازیە زۆر بەڕوونی ئەبینرێ کاتی پێش گەرانتین لەگەڵ کاتی ئێستا بەتایبەت ئەو ماڵانی کە تۆزێک شاریان لێوە دیارە نەک چڕەکان ئەیبینن کە ئەو تەپ و تۆز و تەڵخی پێشتر هەبوو ئێستا نەماوە ئێستا ژینگە هەناسێکی پاکی هەڵکێشاوەتەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناانی هەر دەرناچین لە ڤایرۆسی کۆرۆنا بەردەوام باسی کۆرۆناکەین بەڵام باسی ئەوشەکەین کە ژینگە چنێ هەناسێکی پاکیا و ئێمە توانین سوود لەو کاتەوەرگین کە خۆمانە پارێزین لە کۆرۆنا و لە ماڵەوەمێنی باڵێ بە تایبەتی پایتەختی کوردستان هەولێر یەکێک بوو لەو شارانەیەکە حجمێکی زۆری ئۆتۆمبیلی تایە و بە بەردەوام هەوای هەولێر پیسیەکی پێوە دیار بوو کە بۆ هەناسەدان زۆر جار کاریگەری هەبوو لەسەر ئەوانەی کە نەخۆشی ڕەبوو نەخۆشەکانی کۆندامی هەناسەیان هەبوو بەڵام ئێستا کۆرۆنا بەو هەموو زیانەی کە گەیاندێتی نەک هەر هەولێر بەڵکو هەموو جیهان ئێستا هەناسە ئەدات کارگەکان ئەتوانین باسی کارگەکان بەڵێ زۆربەی کارگەکان ئێستا لە کار وەستاون کە ئەوش دووکەڵێکی زۆری لە ژینگەی هەموو جیهانە بڵاوە کردەوە و ببۆ هۆی ئەوەی کە بە بەردەوام ژینگە پارێزان باستەوە بکەن کە تکایە کەمتر ئۆتۆمبیل بەکاربن هەر وڵاتی چین بوو کە بە بەردەوام پاسکیلیان بەکارهێنا لەبەر پیسی ژینگە کەمتر ئۆتۆمبیلیان بەکار هەمیشە سۆڤان باسیوانە کرد کە کارەساتێکی ژینگەی بەڕێوەیە ینی باسی وایانە کرد کە ئەمە مەترسیە کارەساتی ژینگەی ڕۆیە ئەگەر ڕێی پێنەگرین هەچەند نەئەتوانرا کۆنتترۆلی هەموو جیهان بکرێ بەو شێوەی ئێستا هەیە ئێستا هەموو خەڵ لە ماڵ بەداخەوە چنە خۆزگەی کۆنتترۆلەکە بەم جۆرە نەبێت و هەرچەنە ینی کەس نازانێت لە دەسەڵاتی کیا و چۆنە و کەی بەردەوام بکەی تەواوێ بەڵام ئێمە توانین سوود لەو کاتە ببینین کە ئێستا لە ماڵەوەین ژینگە پاکە بێتەوە بۆ هیوین دوای کەرنتین خۆی گرنگەکە لەوەیە سۆمان دوای کە کەرنتین تەواو بوو ئێمە چۆن بتوانین پارێزگاری لەو دۆخی ئێستا بکەین ینی ئەو ژینگەیە بە پاکی و بە جوانی بهێڵینەوە و حەقی ئەوشی لێ نەکەینەوە کە چەند وەختە هەناسێکی یاوە پاک بۆتەوە باڵێ و هەر ناو باس و بابەتی کۆرۆنا کە ڤایرۆسەکان زۆر لە سەرتانەکانەوە بە تایبەتی ڤایرۆسی کۆرۆنا کە باس لەوا کە ڤایرۆسەکان بۆ ماوەی جیاواز لەسەر تەنەکان ئەمێننەوە و دامەزراوەی نیشتیمانی تەندروستی ئەمریکا بە هاوکاری ناوەندی کۆنتترۆلکردن و پێشگرتن لە نەخۆشیەکان و زانکۆی پیرستۆن توێژینەوەیەکی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا ئەنجامداوە بە پێی توێژینەوەکە هەر کەسێکی توش بوو بە کۆرۆنا لە کاتی کۆکە و پژمیندا ڤایرۆسەکە 3 کاتژمێر لە هەوادا دەمێنێتەوەواتە بەس بپژمێت بە کۆکە و پژمینی ئەو ڤایرۆسەکە نقل کاتە ناو هەوا 3 کاتژمێر ئەمێنێتەوە. لە بەشێکی دیکەی توێژینەوەکەدا ئاماژە بەوە کراوە کە ڤایرۆسە جیاوازەکان بۆ ماوەی جیاواز لەسەر تەنە جیاجیاکانەمێنەوە بۆ نمونە مانەوەی ڤایرۆس لەسەر پلاستیک و ستیل 3 ڕۆژەمێنێتەوە لەسەر کاغەز 24 کاتژمێرەمێنێتەوە لەسەر مس 4 کاتژمێرەمێنێتەوە دامەزراوەی نیشتیمانی تەندروستی ئەمریکا جەختیشی کردوتەوە هەر بەریەککەوتنێک لەگەڵ کەسی توشبوو یان ئەو کەلوپەلانەی ڤایرۆسەکەیان بەرکەوتووە ئەگەری توشبوون زیاترەکە. بەڵێ ئێمە بۆیە ڕۆژانە باس لەوەکەین کە ڤایرۆسی کۆرۆنا لەسەر بۆ نمونێ لەسەر ئیسیل چەند کاتژمێرەمێتەوە لەسەر کاغەز لەسەر مس چەندێک ئەمێنێتەوە بۆ ئەومانەکە ئێوە شارەزایی زیاترتان لە ڤایرۆسی کۆرۆنا هەبێت چونکە مرۆڤ شارەزایی بەرامبەر بە هەر شتێک هەبێ ئەزانێت چۆن مامەڵی لەگەڵاکات بەڵام کە شتێک نامۆ بوو لەلات نازانی چۆن مامەڵی لەگەڵکەی لەوە چێت هەندێک شت بکەیت کە بە پێچەوانەی ئەو پێویستە بێت بە پێچەوانی ئەو کردارە بێت کە پێویستە تۆ ئەنجامی بدەیت بۆیە ئەگەر چی ڕۆژانە ئێوە ئەو زانیاریانە لە تۆڕی کۆمەڵاتیە ئەگەر دەیبیستن ئەگەر لە کاڵاڵەکان دەیبیستن هەوڵی ئەوە بدەن کە ئەو ژمارانە من بە تایبەت خۆم کەسێکم لەوانەیەکەم ئەو ژمارانە هەڵەیەم کە لە بەریان کەم بۆ نمونە ئەس بزانم کە لەسەر ئستیل چەنێگەمێنێتەوە بۆی کە ئەگەر شتێکم هەبوو لە ماڵەوە ئستیل بوو زیاتر گرنگی پێ بەم پاکردنەوەکەی جیاوازتر بێت لە پاکردنەوە شتەکانی تر دەستکی دەرگاکان زیاتری لە هەمووی گرنگتر دەستشتنە بەردەوامەکە لەگەڵ پاکردنەوەی ئەو بەشانەی کە ڕۆژانە بەردەستمانن و پاکردنەوەی بەردەوامی و دەستشتنی بەردەوامیش بووی ئەگەر بێ ئاگایی خۆمان دەستمان بەر هەر شتێکەوە ئەچینە
دەرەوە چینە خوارەوە بەو شێوەیە کە ئەجوڵی ئاگامان لێنە بە دەستمان بەرکەوتبێت دەستشتنەکە ئەوە ئیتر بە دوورمانەکە لە گواستنەوەی ڤایرۆسەکە بەڵێ بە دڵنیاییەوە. خۆراک و تەندروستیش بابەتێکی دیکەیە یەکێکن لەو هۆکارە سەرکیانی کە مرۆڤ پێوەی بەندە. من باسی و کەرستانەمان کرد کە لە دەوروبەرمانن بەڵام خۆراک و تەندروستیش بە هەمان شێوە لە کاتی مەترسی لە دەستدانیان دڵە ڕاوکێ و بڕیاری نادروست وا ئەکات لە پێناوی دەستەبەرخستنی خۆراک و تەندروستی زیان بە دەوروبەرەکان بگێنن یانی هەر کەسێکە ئەو دوو شتەی لا کەم بووەوە یا دڵە ڕاوکەی لا دروست بوو بۆ نەمانی ئەو دووشتەوە کات پەنا بۆ زۆر بڕیاری نادروست بات هەر بۆیە لە پێناو زیندومانەوەی دەکەوێتە هەموو هەوڵێک و شەڕی بەدەستهێنانی ئەو دوو سەرچاوی ژیانەکات. ئەگەر بە هەر نرخێک بێت بەڵام دانانی بێگومانە بە هەر نرخێ بێ بەدەست پێکەوێت بەڵام دانانی میکانیزمێکی دروست بەجێ و ئاکات هەردوو ئەو هۆکارە مەترسی لە ناوچوونیان کەمتر بێت. با بزانین چۆن سۆڤان ئەم ئینهاوسی بۆ ئامادەکردون و دەیخاتە ڕوو. لەو کاتەوەی ناوی ڤایرۆسی کۆرۆنا لە فەرهەنگی قسەکردنمان زیادی کردووە بە پلەی یەکەم تەندروستیمانی کردۆتە ئامانج. بۆ جەنگی بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسا لە جیهان ڕۆژ بە ڕۆژ ڕێکارەکان تونتر دەبن. بۆ ڕوبەڕووبوونەوەیشی با پێی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کەرەنتینەکردن یەکێکە لەو ڕێکارانە کە ئەویش لێکەوتەی نەرێنی خۆی هەیە. نەبوون و داخستنی مارکێتەکان و خواردنگەکان هۆکاری دووهەمیش دەخاتە مەترسیەوە. ترسی دەست نەکەوتنی پێداویستەکانی خواردن دڵەڕاوکێ و نیگەرانی بۆ سەرجەم دانیشتوانی ئەو وڵاتانە دروست کردووە کە ڤایرۆسەکە تێیدا تەشەنەی کردووە. لە دوای داخستنی بازاڕ و مارکێت و خواردنگەکان کەرەنتینەکردنی خەڵک جۆرە سندرۆم و دڵەڕاوکەیەکی بۆ خەڵکی دروست کردووە کە هەر لەگەڵ بۆ چەند کات ژمێرێک ڕێگا بە خەڵکی دەدرێت بۆ دەستە بەرخستنی پێداویستەکانیان بە تایبەت خۆراک لە ماڵەکانیان بێنە دەرەوە سەردانی مارکێتەکان بکەن جۆرە ڕەفتارێکی خۆنەویست لە خۆیان دەنوێنن کە دەبێتە هۆی زیانگەیاندن بە یەکدی لا کڕینی زیادە لە پێویستی کاڵا و خۆراک. ئەو شتومەکانی کە پێداویستی ڕۆژانی هەر تاکێکی ئاساییە. هەندێک وڵات وەک ئوسترالیا بەڕەچاوکردنی ئەو دۆخە بۆ پاراستنی مافی کەسانی بەساڵاتچوو و خاوەن پێداویستی تایبەت بە شێوازێک هەوڵی داوە سەرەتا ڕێگا بۆ کەسانە بدرێت بۆ ئەوەی پێداویستەکانیان بکڕن دواتر خەڵکی ئاسایی ڕێگان پێدەدرێت بچنە ناو مارکێتەکان. ئەویش بە میکانیزمێک کە سەر لە بەیانیان لە کاتژمێر 7 بۆ 8 سەر لە بەیانی مارکێتەکان تەرخان دەکرێت بۆ کڕیارە بەساڵاتچوو و خاوەن پێداویستە تایبەتەکان. سپاس بۆ ڕێکارانە بەڕاستی ئێستا زۆر باسوودەی و پارێزراوی لە قەرەباڵخی دەتوانم پێداویستەکانم بکڕم و بچمە ماڵەوە. بە ئەندازەی پێویستم هەڵگرتووە بۆەوەی قەیران دروست نەکەین لە پێداویستەکان و خۆراک و بەشی کەسانی تریش بمێنێت چونکە دوێنێکە هاتم نەگۆشت مابوو نەمریشک بەڵام ئەمڕۆ هەموو پێداویستەکان بوونیان هەیە. سپاس بۆ دانانی ئەم میکانیزمە. لە چەند وڵاتێکی دیکەی وەک بەریتانیا و ئیتالیا بە شێوازێکی دیکە بۆ دروست نەکردنی قەیران و قۆرق نەکردنی نرخی شتومەک لە کاتی کڕینی پێداویستەکان ڕێگە نادرێت لە 2 یان 3 کەس زیاتر بچنە ناو مارکێتەکان. دەبێت کڕیارەکان کاڵای زۆرتر لە پێداویستی چەند ڕۆژیان هەڵنەگرن. بەگرتنەبەری میکانیزم و ڕێگای دروست دەکرێت کۆنتترۆڵی هەموو قەیران و قۆرقکردنێک بکرێت گەربێت و هاوڵاتی پابەندی ئەو میکانیزم و یاسایانە بێت. هەر لە گەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانی دراوسێ و دواتر بۆ هەرێمی کوردستان هەندێک خەڵک تووشێت لە ڕاوکێ بوو لە بەرەوەی کە خواردن دەست نەکەوێت مارکێتەکان داخرێ بەڵام ئەو میکانیزمە زۆر باش جێبەجێ کرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن یەکە ئیداریەکانی هەموو شار و شارۆچکەکانەوە کە بە هیچ شێوێ قەیرانی خواردن سەرهەڵنادات و دڵنیایی تەواویشیە هاوڵاتیان و ئەشبینین ڕۆژانە هەموو ئەو شتانەمان دەسەبەر کردووە بە بێەوەی کە تووشی ئەو دڵەڕاوکێ ببێت بەدڵنایەوە. لەگەڵ سەرهەڵدانی هەر قەیران و کارەساتێک لە هەرێمی کوردستان هەڵمەتی نیشتیمانی بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە نەخوازراوە ڕادەگەێنرێت. ئێمەی کورد ئەوە ڕاهاتوین لە حاڵەتێکی بەو شێوەیە یەکسەر حازرەبین. هەر چین و توێژێک و دامەزراوەیەکیش و ڕێکخراوێکیش بە پێی توانای خۆی ئەرکی خۆی جێبەجێ ئەکات و
ئەمڕۆژ هەر بەڵێ. لەسەر ئەو بابەتە تەوەری بەرنمەکەمان تایبەت بە ڕۆڵی سندیکا و سنتەر و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان کرد کە نزیکەی 4,000 ڕێکخرا و تۆمار کراون. ئەمە ڕێژێکی زۆرە لە 300 ڕێکخراویشیان نێودەوڵەتین لەم قۆناغەدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە هاتوتە ئاراوە کە ئەم دۆخی ئێستا. ئەم بابەتە شرۆڤاکەین بە میوانداری ڕێباس یوسف بەرپرسی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکان لە هەرێمی کوردستان قسەکەین لە هەولێر بەخێر هاتی بەخێر هاتی کاکباس سڵاو لەبێ تەندروستی چۆنە ڕۆژ باش بەخێر هاتی ڕێز و سلااومە هەیە بۆ ئێوە بۆ تەواوی کاستی بەرنمەکەتە بتوانین کە تیشک بخەین لەسەر هەموو بابەتە هەنووکەیانەی کە پێویستە ڕێکخراوەکان ڕۆڵی تێدا بجارن. کاک ڕێباز با بۆ پرسیارە دەست پێ بکەم بۆچی لە کاتی سەر هەڵدانی هەر قەیرانێک و هەر دۆخێکی نەخوازرا و ڕۆڵی ڕێکخراوەکان زۆر کەم دەرەکەوێت؟ لە ڕاستیدا من هەر بۆ ڕاستکردنەوەی زانیاریێکی خاتون نزیکەی 5,000 زیاد لە 5,000 ڕێکخراو هەیە نەک 4,000 من لە تۆڕەکەی خۆتان سێرم کرد سێرچێکم کرد کە 3,975 ڕێکخرا و تۆمار کراوە. ئایا ئەوەی تری ئەمێنێتەوە تۆمار نەکراوە ئەویان لەوانێت پێیوەست بە بەزانیاریەکانی ئەوە لە سایتی فەرمانگە ڕێکخراوەکەی خۆتانە. تاوان بە بێگومان لە هەموو دنیادا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بەدەسەڵاتی پێنجەم ناسراون ڕۆڵێکی گرنگ دەجێڕن بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگە لەم دۆخە هەستیارەی کە ئەمڕۆ مرۆڤایەتی وە کۆمەڵگەی نێودەوڵەتی وە دەتوانم بڵێم زۆربەی وڵاتانی دنیا بەهۆی ئەو پەتایی کە بڵاو بۆتەوە تێکەوتن کوردستانیش بەداخەوە لی بەدەر نەبوو هەرچەندە ئێمە هیواخوازیەوە بین کە کوردستان لی بەدەربی بەڕاستی ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک زیاتر ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێویستمان بە یەکخستنی هەوڵ و هەنگاوەکانمان هەیە بۆ ئەوەی هاوکاری دەسەڵاتی جێبەجێکردن هاوکاری حکوومەتە خۆجێیەکان هاوکاری دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان بین بۆ ئەوەی باشتر بتوانین ڕۆڵ بجێڕین بۆ هەم جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان هەم بەرزکردنەوەی وعی لە لای تاچی کۆمەڵگەی کوردستانی و هەم ینی بۆ هەموو ئەو مەجارانەی کە دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەجهدێکی زۆرەوە کاری تێدا بکەن. ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی حقیقەتێکی تاڵە بەڵام لەگەڵ ئەوەشدا ناکرێ کاری بەشێک لەو ڕێکخراوە ئەکتیڤانە نادیدە بگرین کە بەردەوام لە هەموو دۆخە هەستیارەکاندا بەسەر شەقام بوون و توانیویانە بەو ئیمکانێتەکەمەی هەیەە و توانیویانە وێڕای هەموو ئەو معاناتەی کە هەیەە توانیویانە ڕۆڵی خۆیان بجێڕن. و من لێرەوە لەم مینبەرەی ئەوەی بەڕێزەوە داوا لە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەم چ ئەوانەی ئەندامن لە تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر و چ ئەوانەی سربەخۆ کار دەکەن هەموو NGOکان کە لەم دۆخە هەستیارەی ئەمڕۆ کوردستانی تێکەوتووە هەموو هەوڵ و هەنگاوەکانیان یەک بخەن بۆ تێپەڕاندنی ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستاندا دروست بووە. بەڵێ کاک ڕێباز هەروەک خۆشە باسێک کرد داوایان لێکی کە هەماهەنگی بکەن ناکرێت ئەو ڕێکخراوانە هەمویان هەماهەنگی بکەن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەتایبەت ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە کە ئێستا بوونیان هەیە لەگەڵ ئەوانە بۆ هاوکاری زیاتر بۆ بە میکانیزمێک کار بکەن کە لەم دۆخەیە ڕۆڵی خۆیان هەبێت هەم ئەوانەی ناوخۆ هەم ئەوانەی دەرەکیش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەمان شێوەش لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتی جیهانەکانیش. بە بێگومان ئەو هەوڵەی کە بەڕێزت باسی دەکەی زۆر گرینگە کە کۆنتاکت هەبێ بۆ سەپۆرتکردنی ئەو پرۆژانەی کە ڕێکخراوە لۆکاڵەکان هەیەنەوە بوونی ئەو هەماهەنگی و هاوکاریە لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و با بڵێن ڕێکخراوە لۆکاڵەکان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان زۆر پێویستە بەڵام ئەو پەتایی کە یعنی خۆتان دەزانن لە هەموو دنیادا ئەو پەتایی کە بڵاو بەوە بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو بەوە و بڵاو بوونەوەکەی و حەجمی بڵاو بوونەوەکەی ئینتشاری ئەو وەباءە با بڵێن لە تەوقعی هیچ کەسێکدا نەبوو بۆ خێراییە بۆیە ڕەنگە بەشێکی ئەوەی کە ئێمەش باش خۆمان بۆی ئامادە نەکردبوو بەڕاستی هەموو ئەو حەدەسانەی کە ڕوویاندا لە چوارچێوەی تەنەبوو و ینی با بڵێن پێشبینی ئێمەشدا نەبوو و ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی لە پلانی درێژمە و داماندا ئێمە پلانمان هەیە کە لەگەڵ ئینشاڵڵا ئەم دۆخە زوو تێپەڕ دەبێ بەڕاستی من خوازم کە کوردستانیان و هەموو مرۆڤایەتی بە بەکەمترین زیان لەوە دەرچێ
بەڵام لە پلانی درێژمەوداماندا ئێمە پلانمان هەیە کە ئەو کۆنتاکتەش دروست بکەین لەگەڵ بەشێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیان خۆتان دەزانن ئێستا لە کۆی 200 وڵات نزیکەی 196 وڵات ئەو پەتایی تێدا بڵاو بووەوە بۆی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش بەڕاستی وەکو جاران ناپڕژێنە سەروی خۆی ئەگەر ئێستا کێشەکە لە یەک وڵات بووایە من پێم وایە باشتر دەتواندرا ئەوە کۆنتترۆل بکرێت یان لە چەند وڵاتێک وایە بەڵام ئێستا کوی وڵاتانی دنیای گرتوتەوە ئێستا بینین لە ئەمریکا مثلەن ترامپ تەسریحەدا دەڵێمە ئامێری دەستکردی هەناسەدانمان نییە حتا تەنانەت کەمامە و با بڵێن پێداویستی سەربازی زۆر سەرەتایی دەست ناکەوێت جا ئەوە هەمووی ئیشکالی زۆر ئینی دروستکردوانی بە کاتێکی زۆر کەم زۆرترین داواکاری هەیە لەسەر ئەوە بۆیە من ئەوەی کە بەڕێزت باسی دەکەیت لە پلانی درێژمەوداماندا لە پلانمانە کۆنتاکت دروست بکەین بۆ سەپۆرتکردنی هەموو زۆر باشە گەر بکرێت پێمان بڵێ ئێستا کە وتت ئەبێ هیوامانە خواست کە ڕێکخراوەکان هەمویان ڕۆڵیان هەبوایە لەگەڵەوە شاکە هەمویان نییە ئەمەش ئەوە چاوەکەین کە هەندێک ڕێکخراوە ئێستا پەیوەندی بەم دۆخەوە نییە ئەگەر کاریشتیا بکات چکە کارەکەی بۆ ئەم دۆخەنە بەڵام هەندێک ڕێکخراو هەیە ڕێکخراوی ژینگەیی و تەندروستین ئەی ئەوانە ئەبێ چۆن کاریگەریان هەبێت نابێت کاریگەریان هەبێت ئێستا ئەوەی بەڕێزت باسی دەکەی زۆر دروستە بەڵێ ئەو ڕێکخراوانی خۆی لە دنیادا کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەرەو تەخەسوس دەڕوە ئێمە ڕێکخراوی زۆرمان هەیە کە لە هەرێمی کوردستانیش کە لە بواری ژینگە لە بواری تەندروستی تەنانەت نەکار لە بواری ژینگە و تەندروستی خاتون خۆی یەک شت زۆر گرنگ ئێمە آخر ئەوە زۆر ئێستا پەیوەندیدارە بە دۆخەکەەوە بە بێگومانەوە ڕاست خۆ ناکرێ بڵێن ڕێکخراوێکی ئێستا کار بۆ مەسەلەن کەمەندامانەکە ئێستا هەستێت مەسەلەن لە دەرەوە بۆ ڕێوبان و ئاسانکردنی هاتوو چۆیانیان ئەو بابەتانە ئەمە پەیوەندی بەوان زانی خۆی ئەمە هەڕەمێکە گەر ئیجازە بدەی من بۆ دڕوونەکەمەوە یعنی خۆی ئەو ڕێکخراوانەی با بڵێن دەستیان هەیە لە تەوعیە خۆی عیبارەیەکی زۆر عام هەیە لە مەسەلەی زانستی پزیشکیدا ئەوش ئەوەیە یعنی لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان دێمە تەنها زۆر جار تەنها باز لە چارەسەریەکان دەکەین باز لە مەرحەلەی پێش چارەسەریەکان کە خۆ پاراستنە لەوەدا ڕەنگە تۆزە لەگەڵ بەڕێستان جیاواز لەوە یعنی من پێم وایە ڕۆڵی ئەو ڕێکخراوانە لەوانەش کەمتر نییە بەخۆ گرنگە ئەوانەی کە تەوعیە بۆ نمونە دەستیان هەیە لە هەڵمەتی تەوعیە چونکە بۆی کە کۆمەلگاکەمان خۆی بپارێزێ بەڕاستی بۆی کە ڕێنمایە تەندروستەکان و خۆی جێبەجێ بکە ئەگەر ڕێنمایە تەندروستەکان پێم وایە ئەگەر ڕێنمایە تەندروستەکان وەکو خۆی جێبەجێ بکرێ ئێمە بە ڕێژەی زۆر کەم یعنی تووشی ئەو نەخۆشیە نابین کە تۆ تووشی ئەو نەخۆشیە یعنی ڕێژەیەکی کەم تووشی ئەوە بوو یعنی تۆ ئەو زەخت دروست لۆت لەسەر حکوومەت و دام و دەستگە پەیوەندداریەکان دروست نابێ بۆی ینی دابینکردنی با بڵێن ئەو پێداویستی پزیشکیانەی کە پێویستە بۆ نەخۆشەکان لەبەرەوە باشترین هەنگاو من دەستخۆشی زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ ئەو ڕێکارانەی گرتیانە بەڕاستی و ئەم ڕێکارانە بوونە هۆی ئەوەی کە ئێمە بەر لە وڵاتە پێشکەوتوەکانیش بتوانین بەو ڕێکارانەی گرتمانە بەر ڕێژەیەکی کەم توش ببێت لە هەرێمی کوردستان و خۆشبەختانە من پێم وایە وە گەشتبینم ئینشاڵڵا ئەم دۆخە تێدەپەڕێنین وێڕای ئەوەی کە یعنی هەموو دام و دەستگا تەندروستەکانی ئەم وڵاتە لایانی پەیوەندیدار و ئێمەش پێمان وایە کە توانەکانی کەس ئەوەی نەشاردوێتەوە کە توانەکانی ئێمە سنووردارە لە مەجای بێگومان کاکڕێباس ئەوە تاکە زانینی ڕێکخراوەکانیش بە تایبەت تواناکانیان کەم بۆ تۆ لایانی مادیان دابەزیوە بەڵام ناتوانن ئەگەر لەسەر ئاستی کەسی بێ یاخود هەر ڕێکخراوەی بێ بە کۆمەڵ بێ هەماهەنگی بکەن لەگەڵ ئەو پرۆژە خێرخوازیانی کە ڕاگەندێ شەر نییە بە هاوکاری مادی بێت ببنە پردی پەیوەندی لە نێوانیانە شتێکی زۆر جوانە دوورژان بە بێگومان خۆی کاری خۆبەخشی ئەو نێت تۆپەی پارەی بەڕاستیانی خەڵکێکی زۆر لە تێگەیشتنی ئێمە بۆ کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستان و تێگەیشتنی بەشێکی زۆر لە خەڵک و مێدیا حتا و ناوەندەکانی ئەکادێمیا و وزانکۆکان و ینی لەسەر ئاستێکی زۆر وا تێگەیشتوە کە کاری خۆبەخشی بریتەوە لە تۆ بی بە پارەی گیرفانی خۆت سەرفکەی بۆ ڕاست وانە تو دەتوانی لە دنیادا کاری خۆبەخشی بە یاسا ڕێکخراوە لە هەرێمی کوردستانیش کاری ڕێکخراوەکان بە یاسا ڕێکخراوە لەبەرەوە تۆ دەتوانی ئەگەر هەر ڕێکخراوێک ئەمە پێشنیارێکی زۆر باشە ینی من با بڵێن ئەگەر ڕێکخراوێک توانای دارایش نە بەڵام تیمی هەبێ بتوانێت ئەو ئەندامانەیەم ڕێکخراوانە ینی بە خۆبەخشی بتوانن هاوکار و هەماهەنگ بن و لە ماوە ڕابردوودا بە ینی
خۆبەخشانە و خۆنەویستانە و خۆشحاڵانە ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر هەموو ئەوانەمان کردووە ینی لە زۆر جارگرەی ئەوشمان لێ دەکرێت کە ئێمە وێنەکان بڵاو دەکەین و هەڵمەتە خێرخوازانە بەڕام ڕاستی ناچارین بۆی بزانرێ ینی تۆ خۆت چاق کاری ڕێکخراوەی چ بووی هانی چەندین کەسی کەشەیە یعنی بەبێ گومان ئێمە مەبەستمان لە بڵاوکردنەوە وێنانەوە ڕێکلام نییە بۆ تۆڕەکەمانیان بۆ تۆڕی هەولێریان بۆ ڕێکخراوەکە بەڵام ڕاستی تۆ کە چاڵاکی مەدەنی ئەەکەی تۆ پێویستە مێدیە تۆ جەنابەت باسیەوە کرد سەرچێکت کردی بۆی کە زانیاری کۆکەوە بۆی بزانی بانی تۆ سەرچێکەکەی لەسەر تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر بەڕاستی بزانی چیمان کردووە بۆیە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئێمە خۆبەخشانە و خۆنەویستانە ئەوەمان کردووە نەکرد لەم پەتایە پێشووتریش ئێمە دایان هەڵمەتی کاری خێرخوازیمان کرد ئێستاش تیممان هەیە ئێمە ئێستاش بێگومان ئەزانین کاک ڕێباسکە ئەوە لەبەر چاومانە و لەبەر چاوی زۆربەی ئەو کەسانەشەکەی بینن کە لە ماوەی ڕابردووە ڕێکخراوەکان کاریان کردووە بەڵام ئەوەی جیم تەوەری ئەمڕۆی ئەم بابەتە بوو ڕوژانمانەوە بوو ئێستا چی ئەکەن لەم قۆناغەدا ئەوان ئەبێ ڕۆڵیان چی بێ ئێمە بێگومان ئەوە لە بەرچاوەگرین و کە لە ڕابردووە دەستیان هەبووە و ڕۆڵیان هەبووە من پێم وایە ئێستا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەبێ باشتر و بە میکانیزمێکی گونجاوتر و ئەکتیڤانەتر هەموو هەوڵ و هەنگاوەکانیان یەک بخەن بۆ خزمەتی زیاتر و لەو چوارچێوەیەدا و لە سۆنگەی پەرۆشیمان بۆ ئەو دۆخە هەنووکەیەکە لە هەرێمی کوردستاندا دروست بووە ئێمە تیممان هەیە ئێستاش هەندێک جار بەڕانە گەیەندراوی خۆتان دەزانن قەدەغی هاتوچۆ هەیە و حاڵەتێکی ئیسtisنایی لە هەرێمی کوردستاندا دروست بووە بەڵام لەگەڵ هەموو ئەوانش ئێمە هەندێک جار دوو لە چاوی ئێستا هەندێک جار بەشێک لە تیمەکانمان لە گەڕەکە هەژار نشینەکان باوەڕەکە یعنی خێرخوازە بۆ توتی من وتومانەکاکەی ئێمە ئەو ئەرشیفەکەین بۆ نمونە تۆڕەکەم هەرچەند حەقی خۆمانە وتیتی کاکە من نامەوێت نەناوم بێنن هینکەن ئەرشیفکەن یعنی ئەو هەڵمەتانەمان کردووە بە تایبەت لە شەریحەیەک ئێمە کارمان کردووە بەڕاستی خاتونجان لە ماوەی ڕابردوودا ئێمە یعنی من خۆم بە شخصی زۆر تەرکیز و تەکیدم لە ڕێکخراوەکان کردوتۆ لەسەرەوەی لە ناو شەریحەی خاوەن پێداویستە تایبەتەکان زۆر چڕ بنەوە و نابینایان هەربەر لە هاتنی ئەم پەتایە و ئینتیشاری ئەم وەبا باڵێن عالەمیش زۆر جار لە کاتەکانی تریشدا ئێمە زیاتر وەکو تۆڕی هەولێر چاڵاچیمان لەو ینی ئەو شەریحەیەمان زیاتر لە بەرچاو گرتو لە بەرەو پێمان وا بووە کە ئەوان لە پێشترن لە خەڵکی تر و ڕاستێ ئێستا من هەر ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر یاداشتێکمان ئاراستەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد ڕامانگەوە بڵاومان کردەوە لە چەند ڕۆژێک لەمەوبەرکە داوای کۆمەڵێک داواکاریمان خست بۆ ڕوو بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاستی لەوێدا لەو ڕاگەیەندراوە فەرمیەدا باسی ئەومان کرد بوو کە ڕاستە دۆخی بۆ نمونە ئێستا دۆخێک دروست بە لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم لە هەموو دنیا بەڕاستی بە تایبەتی لە کوردستان کە مەسەلەی ژیانکردن سەخت بووە و مەسەلەی با بڵێن دابینکردنی پێداویستەکان سەخت بووە لەبەرەوە ئێمە بە خۆشحاڵیەوە و دەتوانم ئەو بەڵێنە بدەم ئێمە خۆنەویستانە خۆبەخشانە بەردەوام دەبین لەو هەڵمەتە نیشتیمانیانە بەردەوام دەبین و هەرچەندە من دەمەوێت ڕازگۆ بم لەگەڵتان ئەو فەراغی کە هەیە لەوە گەورەترە تەنها با ڕۆڵی چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیا بە تۆڕەکەی من یا بە سندیکایەک پڕ ببێتەوە بەڵام ئەوە نابێتە پاساوێکی شەرعی بۆ ئەوەی ئێمە بڵێن فەراغەکە گەورەیە و ناتوانین پڕی بکەینەوە بەڵکو ئێمە بەڵێن بە خەڵکی کوردستان دەین منەت نییە بە سەریانەوە بکەین ئەرچی خۆمانە کە ئەوەی پێمان بکرێ هەر بە زۆر بێدوو دڵی ئەوەی پێمان بکرێت درێخی ناکەین کۆمەلگاکەمان ئەگەر دۆخەکە بە هەمان شێوە بەردەوام بوو ئایا کەرەنتینە ئەبێتە پاساو بۆ ئەوەی کە ڕێکخراوەکان هەراوە خۆیان بە دوور بگرن تۆ حکمت داوە ڕێکخراوەکان دوورنین ناڵێن دوورین بەڵام ڕێکخراوی کارا هەن وەک پێویست ئێستا وەک پێویست کار ناکەن هەمان بووە پێشتر ڕێکخراوی کارای زۆر هەبووە 5,000 ڕێکخراو بەڵام 5 ڕێکخراو دیار نییە من حەقی خۆمەوە بڵێ لەواچێ لە ڕێکخراوەکانیش کارت کرد بێ معلوماتی وردی تێ دەست خۆش وڵا ئەزانی ئەوە من بەس بۆ معلوماتی جەنابەت بۆیە کە چکە لە ناو وەزعەکەیە بوومە پێشتر بەڕێوەبەری ڕێکخراوی گەشەپێدان بە چالاکیەکانی دایک و منداڵ بوومە هەر لەبەر ئەوەیە
ئەزانم لا دۆخی ئاوهەیە زۆر خۆی پێویستە کاری میدیای و کاری ڕێکخراوەیی شەر لێکەوە لێکەوە نزیکن. زانی خۆی لەوەشیانە حکمێکی ڕەهاگەریە بڵین هەموو ڕێکخراوەکان نەڵێن هەموو بەڵام ئەڵین لە ئەندازێکی ئەوەندە ئەم بەنە دیار بێت حتمما من زۆر باسم کەمە. کرد فعلەن وایە یعنی ئەوە حقیقەتێکی تاڵە من سەرەتای بەرنامەکەش باسی ئەوم کرد کە ئەمە حقیقەتێکی تاڵە ناشاردرێتەوە بەڵام تۆ سەرۆکی ڕێکخراو بووی و ئەزانی لە 2014ەوە یعنی تەمویل نەبوو بۆ ڕێکخراوەکان هەموو ئەو کارانێکی ئێستا ئێمە دەیکەین خۆبەخشانەیە 1 دینار تەمویل نەکراوین لەلایەن حکوومەتە خۆجێیەکان یان زۆر شت یعنی بەڕاستی کەوتۆتە خاتونجان کەوتۆتە سەر مەسلەی مەهاڕاتی شخصی کەوتۆتە سەر عیلاقاتی شخصی کەوتۆتە سەر مەسلەی ئەوەی کە تۆ بێگومان ئێمەش جەخت لەسەر ئەو هاوکاریە معنەویاکەین ئەو هاوکاریە مرۆیی خۆبەخشی مرۆیاکەین ئەگەر لایانی مادیان نەزانین ینی من دەیان چاڵاچیمان کردو تۆ گەر سەرچێک بکەیت بۆ پیجەکەی تۆڕی ڕێکخراو مەدەنیەکانەوە سەر ئاستی عیلاقاتی شخصی بووە یعنی باوەڕەکەی دەوڵەمەند هەبووە ڕەفیقی نزیکم بوو توێتی من ئەڕێباز یوسف من حەز ناکەم زۆر باسی شتی شخصی بکەم توێتی کاکە تۆ گەر تۆ فڵان ڕێکخراو و تۆڕ نەبێ ڕاستی تەجروبەی ترمان هەبووە پارەمان داوە کەلوپەلمان داوە یعنی نەمانزانیوە چی لێ هاتووە یعنی ئێمە کە ئەومان دابەش زۆر جاریش کە عەفوم دەکەی یعنی گەرەوە تەواوکەم زۆر جار ئێمە بەونیەتەوە وێنەمان گرتووە و ئەرشیفمان کردو بڵاومان کردوێتە بۆی ئەو مەزدەڕی کە تۆ تەمویلەکە لانی کەم زانێت چیت کردووە ینی لەکوێ دابەشت کردووە بۆ شەریحەیەک دابەشت کردووە زۆر جاریش حتا تەنانەت پێش ئەوەی با بڵێن پێش ئەوە بڵاو بێتەوە ئەوانش زۆر جاریش بەوە تاوانبار دەکراین دەیانگوت ئەمە سێبەری حیزبە دەسەڵاتدارەکان و فلان کەس و بۆ ڕسم بڵاوەکە بێگومان کاگڕێباز بچینە پەرلەمان کاتی بەرنامەکە مەجال نایەکە ئێمە زۆر زیاتر هەڵی ئەگرێکە ڕۆڵی ڕێکخراوەکان و هەم ڕۆڵ نەبینیشیان لەم کاتەیە کە ئێمە بە هیچ شێوەیەک باسیەوە ناکەین کە ڕۆڵیان نییە کاریگەریان نییە بەڵام کە ینی ئەتوانین زۆر قسە و گفتوگوی زیاتری لەسەرکەین بەڵام لەبەر نەبوونی کاتی بەرنامەکە ئەوەی گرنگ بوو بۆ هاوڵاتیان و بۆ بینەران ڕوونکرایەوە زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانداری و زانیاریەکانیشتان ئەوەش کە من وتم بە جەنابتان و بەس لەوەیە کە ئێوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئێستا کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکان بۆ ئەڕدۆخێکی ئاوهایە بۆیە من بە ناوی خەڵکەوە ئەو داواکاریانەکە مەڵم کوان دیارنین ئەمە حتمما داوای خەڵک زۆر سپاس بۆ بەڕێستان قبوڵە و دەستخۆش من داوای لێ بردو لێو لە بینەرانی شەکەم تۆزێ هەستیاریم هەیە بەکینەوە بۆیە ئەوانم لە دەست نەکردوە بەڕاستی بەڵام بێگومان بۆ پاراستنی بۆ هیوای سەلامەتبی دەست بەخۆش بێت زۆر سپاس کە ئامادە بووی لە پرۆگرامی ڕۆژبەر زۆر سپاس بەخێرهاتی بەڵێ ئێمە هەوڵماندا ئەمڕۆ زۆرترینی زانیاریەکان زۆرترینی بابەتەکان و پڕبایەخترینی هەواڵەکانتان پێ بگەین و تا ئەم ساتەوەختە لەگەڵتان بوون ئێستاش کۆتایی بە پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆی کوردستان 24 دێنین بێگومان لە یادینەکەن سبەی کاتژمێر حەوت ئێنەوە میوانی ماڵەکانتان بە کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر جوان سەرنجڕاکێش وەک پڕ زانیاری هەشان لەگەڵ